چه مدلێکی دەسەڵاتداری دەتوانێت سربەخۆیی کورد دەستەبەر بکات؟ دەوڵەتنەتەوەی کوردی، کۆنفدرالیسمی دموکراتیک یان شێوازەکانی تری دەسەڵاتداری دموکراتیک؟ سڵاوتان لەبێت و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆژەف. ڕووداوەکانی ئەم دوایانەی هەرێمی کوردستان ئەم پرسیاری مێژوویەی کوردی دیسان هێناوەتە ڕۆژەفەوە کە ئەم نەتەوە چۆن دەتوانێت لە بازنەی سەرکوت ژێرچەپۆکبوون ڕزگار بێت. ئاخۆ دەوڵەتنەتەوەی کوردی کە داواکردنەکەی ئاوا هەموو نایارانی گەلی کورد دەخاتە ڕیزێکەوە تەنیا ڕێگا بۆ سربەخۆیی کووردە یان کورد دەتوانێت لە قەوارەگەلێکی تری سیاسی بۆ گەشتن بە جۆرێک لە سربەخۆیی ڕزگارکەر کەڵک وەربگرێت. تایبەتمەندیە کۆمەڵایەتی و مێژوویەکانی ناسیۆنالیسم نەتەوەکانی باڵادەست لە چوار پارچەی کوردستان چۆن ڕێگە دەدات سربەخۆیی کورد لە قەوارەیەک جگە دەوڵەتنەتەوەی کوردی بێتە دی؟ ئێمە لەم پەیوەندیەدا ڕاپرسیەکیشمان لە دوو لاپەڕەی سۆرانی و کرمانجی فەیسبووکی دەنگی ئەمریکا داناو و لە خوێنەرانمان پرسی ئایا گەلی کورد بۆ دەستەبەرکردنی مافەنەتەوایەتیەکانی پێویستی بە کوردستانی سربەخۆ هەیە؟ 86% بەشداران بژاردەی بەڵێ دروستکردنی دەوڵەتنەتەوە پێویستیان هەڵبژارد. 10% بەشداران بژاردەی نەخەیر کۆنفدرالیسمی دموکراتیک شێوازی گونجاوتریان هەڵبژارد و 4% بەشدارانیش بژاردەی نەخەیر شێوازەکانی دەسەڵاتداری دموکراتیک باشترە. جێگەی ئاماژەیە کە ئەم ڕاپرسیە بە شێوازێکی ئەکادمیک نەکراوە. ئازیزان، بۆ باس لەسەر ئەم تەوەرە ئەمڕۆ لە بەرنامە دوو میوانان لەگەڵ دەبێت، بەڵام پێش ئەی بچین لە میوانەکان فەرمونون لەگەڵ راپۆرتێکی کورد لەم پەیوەندیەدا. سەرباری ئەوەی ڕیفراندۆم بۆ سربەخۆیی بە پێی پرەنسیپە نێودەوڵەتیەکان و هاوکات وەک مافێکی شارستانی و مرۆیی لە چوارچێوەی یاسا و دەستوری وڵاتاندا یەکێکە لە مافە بنەڕەتیەکان، بەڵام بەدەرنیە لە کێشە و ململانی گەورە. پێم وانییە مەسەلەی سربەخۆیی هیچ نەتەوەیەک لە دنیاە پرۆژەیەک بێت با بڵین out of date بێت، یعنی تاریخی بەسەر چوو بێت یاخو مۆدی نەمابێ یاخو کاتی نەمابێت. ئێمە لە نەوەدەکانە شاهدی ئەو بووین یوگسلاڤیایەکی گەورە کە خۆی هەر فدرالیش بوو لەوە پێش بە چ شێوەیەکی خوێناوی لەبەر یەک خەڵترازە 5 دەوڵەتی نەتەوەی تری لێکەوتەوە. ئایا هەنگاونان بۆ دروستکردنی دەوڵەت لەم سەردەمەدا هەنگاوێکی گونجاو نیە و بیرۆکەی سەدەی 19 و 20 و بەسەر چووە؟ ئایا هەمەڕەنگی و تێکەڵاوبوونی کولتورەکان و پرسی جیهانگیری ترسی دروست نەکردووە لە لێکترازان و جیابوونەوە؟ لە دنیا ئەمڕۆدا بە دوو شێوە دەوڵەت دروست دەکەی، یا بە قووەت تۆ خاکەکە ڕزگار دەکەی و هەیە پشتیوانیکی لایەنێکی نێودەوڵەتی لەگەڵ دەبێ و خاکەکەی خۆت دەپارێزی، یان لە ڕێی ڕێفراندۆمەوە. ڕێفراندۆم بڕیاری دیوەخان نییە، کۆمەڵێک ڕێسا و یاسا و پرینسیپی نێودەوڵەتی نێوخۆیی هەیە. سەرباری وە ڕیفراندۆمەکەی 25 مانگی نۆی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ بۆ سربەخۆیی نەبوو، بەڵام لە مێژەوە خەمێکی هاوبەشی گەورە بۆ سربەخۆیی بوونی هەیە و هیواخوازی و خەونێکی دێرینی کورد بووە. چاودێران دەڵێن کە دەرفەتێکی زۆر بۆ کورد هاتۆتە پێشێ، بەڵام لە کاتی خۆیدانی توانیەوە سوودی لێوەربگرێت. ئایا دروستکردنی دەوڵەت وەهمە یان پێکەوە ژیان وەهمە؟ ناکرێت تۆ ئەم خەونەت بمرێنی لەبەرەوەی وەهمێک هەیە کە ئێمە ئەتوانین پێکەوە بژین، وەهمێک هەیە کە کۆمەلگاکان هەر لە بنەڕەتەوە هۆمۆجینێس نین، یعنی با بڵێن یەک ڕەنگە نین. کۆمەڵێک هۆکاری جیهانی و ناوچەوی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تێکڕا کاریگەریشی گەوریان هەبووە لە لێکترازان و دروستکردنی دەوڵەتەکان، بەڵام پڕ ململانی و کێشمەکێش بووە. ئەگەر ئێمە سەیری مێژوو بکەین بە چەند قۆناغێکدا تێپەڕیوە. قۆناغی یەکەمیان دەوڵەتی مۆدێلی ئەوروپایە کە دەوڵەتی ناسیۆنالیستی وەک بەرهەمی زوتنەوەی ڕزگاری خوازی و ناسیۆنالیستی دەرکەوت. مۆدێلی دووەمیان دوای هەڵۆشانەوەی ئیمپراتۆریای عوسمانی شەڕی یەکەمی جیهان و دوای هەڵۆشانەوەی دوای تێکشکانی نازیزم لە شەڕی دووەم و سێمیشی دوای هەڵۆشانەوەی بلۆکی سۆشیالیستی دروست بوو. ئازاری پێکەوە ژیان گەورەترە لە ئازاری جابوونەوە، مێژوو خۆی دووبارە دەکاتەوە. ئەوەی خۆرهەڵاتی ناوەڕاستە، ئەوەی شیعەگەرایی بەقوتە، سونەگەرایی بەقوتە. هەموو ئەو وڵاتانی کە ئێمە لە چوارچێوەیانە ئەژین، یا بەعسی فاشین یا دینی فاشین یا خودنەتەوەی فاشین، ئەمە شتێک نییە ئێمە دروستی بکەین وەکو کورد، ئەمە بوونی هەیە. بەڵام ڕەفیق سابیر پێی وایە بەبێ دامەزراندنی دامەزراوەی دیموکراسی و پەرەپێدانی دادوەری و گەشەپێدانی مرۆیی هەنگاوەکانی دروستکردنی دەوڵەت شکست دەهێنێت.
کار بۆ دامەزراندنی دەوڵەت نەکراوە. ئەم دەسەڵاتە بە هەموو باوەڕێکەوە دەڵێم دەتوانێت دەسەڵاتێکی دەوڵەت کوژ بێ نەک دەسەڵاتێک کە دەوڵەت دروستکە. دوا بە دوای و قەیرانانی هەرێمی کوردستان لە چەند هەفتەی پێشوودا تووشی بوو. ئێستا پرسیارەکە ئەوەیە ئایا دەبێت کورد هەر لەسەر سەربەخۆیی سوور بێت یان بۆ دەستەبەرکردی مافەکانیان بە شوێن شێوازگەری دیکەدا بڕوات. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا. میوانەکانی بەرنامەی مەحەوتەکە لە ڕێگای سکایپۆ لەگەڵمان دەبن. بریتین لە بەڕێزان دکتۆر بێهروز شوجاعی، مامۆستای پێشووی زانکۆی ماردین کێسە هەرێمی کوردستانە و شەماڵ بەشیری، توێژەری سیاسی لە سوێد. بەخێرهاتنی هەردوو میوانی بەرنامە دەکەم و لەسەر ئیزنیان لەگەڵ دکتۆر بێهروز دەست پێ دەکەین. دکتۆر بێهروز، بەڕای ئێوە دروستبووین دەوڵەت نەتەوە پێویستە یان کورد دەتوانێت ڕێگایەکی بدۆزێتەوە بۆ سەربەخۆیی؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. مەسەلەی نەتەوە دەوڵەت گرێدراوە بە مەسەلەی مافە بنەڕەتیەکانی مرۆڤ لە ڕاستیدا. بەپێی ئەو توێژینانەکە لە بەردەستە بەپێی تۆری بەتایبەت هانە ئارند، حتا تۆ لە وڵاتی خۆتە نەبی هاوڵاتی، یعنی هاوڵاتی وڵاتی ئێتنیک یا نەتەوە دەوڵەتی خۆت نەبی، مافە مرۆڤەکانی تۆ لە زمان و لە مەسلەی ناسنامە ئەو شتانەدا بە هیچ شکلێک بەدی ناهێتەوە. تا ئێستا تەجربە نیشاندەوە تەنیا ڕێگایەک یا تەنیا قوارەی سیاسی یا تەنیا کیانی سیاسی کە بتوانێت مافی مرۆڤ بۆ تاک بۆ ناسنامەکەی بۆ مافە مرۆڤەکانی بۆ ئازادیەکانی دابین بکات بە شەرتی ئەلبەتە دموکراتیک بێت، هەر دەوڵەتی نەتەوەییە کە تۆ هاوڵاتی ئەوە بی. لە خارجی ئەوەدا ئێستا ئێمە هیچ نمونەیەکمان نییە کە ئەو مافانە دەستەبەر بکات بۆ تاکەکان. زۆر چاکە. کاک شەماڵ، بەڕای ئێوە چی؟ بەڕای ئێوە بۆ سەربەخۆیی کورد بۆ بتوانێت لە با بڵین لە هەلومەرجێکی سیاسی و کولتوری و ئابووری سەربەخۆدا مافەکانی دەستەبەر بکە، دروستکردن دەوڵەت نەتەوە پێویستە یا بەڕێزت شێوازێکتر پێشنیار دەکەی؟ بەڵێ، سەرەتا سپاس بۆ ئێوە و بیسەرانی بەرنامەکەتان. سەرەتا پێم خۆشە پرسە و سەرخۆشی خۆم پێشکەشی هەموو گیان بەختراوانە بکەم کە لە کارەساتی بوومە لەرزە لە کوردستاندا گیانیان لە دەست داوە بریندار بوونە، هاوخەمی خۆم دەردەبڕم بۆ ئەم کارەساتە. جگە لەم بابەتە پێویستە ئەمە باز بکەین کە ژێرخانی فکری دەوڵەت نەتەوە لە چی سەرچاوە دەگرێت و لە کەنجێوە دەوڵەت نەتەوە خۆی وەکو خودایەک لە مێشک و زیهنی ئینسانەکاندا داسەپاندوە. ئێمە قۆناغی لە دوای قۆناغی ساڵانی 1970 و گەشتەسەندنی شۆڕشی پیشەسازی شۆڕشی سەنعەتی کۆمەڵگای مرۆڤایەتی ڕوبەڕووی کۆمەڵێک گۆڕانکاری ئەگزاز و ڕێشەی و جۆراوجۆر هاتەوە. لە دەرەنجامی ئەم گۆڕانکاریانەی کە شۆڕشی پیشەسازی و دەگەڵ ئەمەش شۆڕشی ڕۆشنگەری لە ئەوروپا پێکی هێنا مرۆڤ ڕوبەڕووی کۆمەڵێک ناکۆکی کۆمەڵێک نەعەداڵەتی لە کۆمەلگادا دەبووە. کەسێک مێژوناسێکی جوولەکەی بریتانیاییمان هەیە، ئێلی کەدوری، کە باز لەمە دەکا لەم قۆناغەدا کە مرۆڤ ڕوبەڕووی کۆمەڵێک ڕوبەڕووی ئیستیسمار دەبێتەوە. دوو بیرۆکە لەدایک دەبن بۆ ئەوەی کە وەڵام دەرەوەی چۆنیتی ڕزگارکردنی مرۆڤ لە ئیستیسمار بکەن. یەکێک لەمانە ناسیۆنالیزمە، ئەوەی ترەکەی سۆسیالیزمە. لەم سەردەمەدا کەسێکمان هەیە بە ناوی مازینی، سیاسەتمەدارێکی ئیتالیایە کە پێی وایە نەتەوە فۆرمێکی کۆمەڵایەتیە کە لە ڕۆژی یەکەمەوە هەر لە سەرەتای مرۆڤایەتیەوە وجودی هەبووە. ئینسان لەم فۆرمە کۆمەڵایەتیدا لەدایک دەبێت گەشە دەستێنێت و ساختارێکی سیاسی دەتوانێت بچەستێنێ و مسۆگەر بکە کە بتوانێت ئەم سیاسیە لەزەر ژێرخانی نەتەوە و لەسەر بنەمای نەتەوە لەو چوارچێوەیەدایە کە پێشنیار بێ لەسەر بنەمای نەتەوە بۆ فۆرمێکی پێش و باسی دەکەن. کاتی مە باز لە سەربەخۆیی دەکەین وەکوەیە سەربەخۆیی دەبێت چی بێت؟ سەربەخۆیی دەستەواژەیەکی یەکدەست نییە، بەپێی سەردەم بەپێی قۆناغ
بە پێی کۆمەلگا و بە پێی وەزعیەتی سیاسی گۆڕانکاری بەسەردادێ ئەمەی کە لە سەدەی 16 وەکو سەربەخۆی تەماشا دەکرا لە سەدەی 17 تەماشا نەدەکرا ئەوەی کە لە سەدەی 18 لەگەڵ لەدایکبوونی دەوڵەت نەتەوە وەکو سەربەخۆی تاک و نەتەوە پێناسە دەکرێت لەگەڵ سەربەخۆی تاک و کۆمەلگا لە سەدەی 21دا عەرز و ئاسمانی فەقا ئەم شتانێکی قەراروا بوو دەوڵەت نەتەوە لە چوارچێوەی سنوورەکانی نەتەوەیدا وەکو بەرژەوەندی نەتەوە بیپارێزێ بڕیار بوو لەسەر بنەمای ئابووری نەتەوەی لەسەر بنەمای سنووری نەتەوەی بە پشتبەستن بە ئەرتەشێکی نەتەوەی ئەمە بتوانێت بازاری نەتەوەی بپارێزی لە چوارچێوە بازارە نەتەوەیدا بەرژەوەندیەکانی سیاسی کۆمەڵایەتی و تاک بچەسپێت بەم گۆڕانکاریانی کە لە جیهاندا لە چوارچێوەی تەکنۆلۆژیا و لە کەرتی ئابووریدا پێکاتوە کە ئەمڕۆکانەوەکو گڵۆبالیزم بەناوزەت دەکرێت هەموو ئەم کۆڵەکانی کە قەراروا بوو سەربەخۆیی بچەسپێنن بە دەوڵەت نەتەوە ئەمانە هەموو کارای خۆیان لە دەست داوە زۆر چاکە کاک شەماڵ دینەوە ئێرە هەر ئالێرەدا با بوەستین بچینە لای بڵین بۆ باسکردن لەسەر تەکتەکی ئەو خاڵانە کە دەفەرمووی ئێستەی تر مۆزعینەمەوە دینە لە جەنابەت دکتۆر بەهروز لە بواری کۆمەڵناسیەوە جەنابەت پێ وایە بۆچی دەوڵەتەوە پێویستە کاک شەماڵ ئاماژەیدا بە هەندێک با بڵین سەیری تەحولی مەفهومی نەتەوە دەوڵەت و ئەوە کە لە چه شرایەتێکی مێژوویدا پێویست ویسە پێویست نییە ئەگەر بەڕێزت فەرمووی کە ئایستا لە بواری کۆمەڵایەتیەوە بۆچی بە نسبەتی با بڵین دراوسێبوون لەگەڵ نەتەوەکانی تر لەو چاوڵاتەدا دەوڵەتەوە پێویستە هێشتا بۆ کورد ئەمە کە باسی نەتەوە دەوڵەتەکە مەبەستم ئەو دیاردەی مۆدرنیتەیە کە سەری هەلداوە بەتایبەت لە پاش مەسەلەی ئاشتی وێستفالیا کە لەوێدا تێگەی سەروەری پێناسەکراوە لە مقابل هێزەکانی دیکە پێشتر کە باسی سەروەریان دەکرد مەبەستیان شاهێک بوو یان مەلکێک بوو ئەو سەروەر بوو بەڵام کە باسی دوای مەسەلەی دوای ئاشتی وێستفالیا پیس 1646 تا مەسەلەی سەروەری دەگەڕێتەوە بۆ ملەت بۆ گەلەکە ئەوش لە قیباری گەلانی دیکە ملەتانی دیکە لەسەر ئەرزێکی لەسەر تەریتوارێکی دیاریکراو کە ئەگەر ئەو سەروەریە نەبێت ئەو مافانات دابین ناکرێتەوە مەسەلە شتێکی پریمۆدەرن یا پریمۆردیال نییە کە لە ئەزەرڕان نەتەوە هەبوو بێت ئەوانە پێشتر سیستمی فیودالی بووە لە پێش ئەوەی سیستمی دیکە هەبووە بەڵام دەبێت ئەوە لە پێش چاومان ڕاچاو بکەین کە تەماشای بکەن ئەوەی ڕاستە زۆر کەس دەڵێن نەتەوە دەوڵەت دیاردەیەکی چاوسێنەر بووە لەگەلم بە بیر و بۆچوونێکی ژاکۆبەن تەکڕەنکەر مۆنیست سەداسەد نەتەوە دەوڵەت دیاردەیەکی یان پێکاتێکی چاوسێنەر بووە هیچ ئازادی بە تاک و بە گروپەکانی جیاواز نەداوە لە کۆمەلگادا هەمووی حەودا بکاتە یەک ڕەنگ بەتایبەت مەسەلەی اقتصادیدا تەک زمانی بکات ئەو پرۆژانە هەبووە بەڵام لە بیر ئەمەش مهمە کە خودی مەسەلەی ناسیۆنالیزم یا پرۆسەی نەتەوە سازی بووە بە هۆی سەرهەڵدانی فاشیزمیش حتا ئەمە ڕاستە لە دوو شەری جیهانی لە بەرخاتری ئەو شتە دروست بووە بەڵام لە بیر نەکەین کە ئەوەی کە ئێمە باز دەکەین نەتەوە دەوڵەت بە پێی هەندێک معایری غەربی لیبرالە کە ئێمە باز دەکەین کە پاش شەری جیهانی دووەمدا ئەو وڵاتانە گۆڕانکاریەکی یەکجار زۆریان لەسەر تێگەی سەروەری دروست کردووە خودی سەروەری کە ئێمە باسی دەکەین چوار چەمکی سەرەکی سەروەری هەیە سەروەری ناوخۆیی هەیە سەروەری بە پێی دەرەوە هەیە یعنی لەسەر international legal sovereignty وەکو دەڵێن سەروەری یاسای نێودەوڵەتی هەیە سەروەری وێستفالیا هەیە سەروەری هاوکێشەیان interdependent یعنی هاو پێوەبەستراوی هەوێ ئەوەی کە مهمە سەروەری دۆمەستیک یا سەروەری ناوخۆیە کە لەوێدا دەبێت ئەو سەروەریە بە تاوی دابەش بکرێت بە تایبەت لە مەسەر حالەتێکی دموکراسیەکی دیرێکت هەبێ دموکراسیەکی ڕاستەوخۆ هەبێ مافەکان دەستەبەر بکرێن بەڵام ئەوەی پرۆژەکانی دیکە من هیچ پرۆژێکی دیکە بەڕاستای دەتوانین دوایش لەسەر باس بکەین هیچ پرۆژێکی دیکە نییە تا ئێستا بتوانین مافی هاوڵاتینی دەستەبەر بکات ئەوەی تا ئێستا هاوڵاتینی خودی تێگەی هاوڵاتینی گرێدراوە بە دروستبوونی دەوڵەت نەتەوەیە کە خاوەنی سەروەری دۆمەستیک ناوخۆیی سەروەری
درکیش به او سروری اینتردپندنت یعنی بتوانه لسر هاتوچو لسر هاتوچوی معلومات و گیاندنی را گیاندن بو خلق اوانا بتوانه کنترلی شبه بتوانه بگینه تا بو حوالاتیش یعنی پیوندی که راستخو لنیوان خودی شارومند و نتوه دولت به پی پیناسکانی پیناسه سروری لولاتا دهی جهو سروریت چند لا مرکزی کرابه ماف تاکه کسان مافی گروپیکان باشتر دستبرده کرد زۆر چاکە کاک شەماڵ بەڕێزت کاک شەماڵ ئاماژە بۆ دێ جەنابەت دەفەرمووی کە بنەماکانی با بڵێن ئابووری و کولتوری و سیاسی ئەوەی کە دەوڵەت وەک تاقانە قەوارەیەکی سیاسی کە بتوانێ مافی سربەخۆیی چارەسەر بکە ئیتر نەماوە ئیسە کە ئیسە ناتوانێت لەم سەردەمەدا کاریگەر بێ چه مدل پێشنیارەکەی بۆ شێوازێ لە سربەخۆیی بۆ نەتەوەی کورد ئەگەر بەگشتی باوەڕت بەوە هەیە کە ئەو سربەخۆیی پێویستە بۆ دەستەبەرکردنی مافەکان بەڵێ دەگەڵ ڕێزمدا بۆ جەنابتان بۆ پرسیارە بەڵام پێم خۆشە لەسەر ئەم پێشەمینە ئێستاکە باسکرا قسە بکەم دەزانین چۆن ئێستاکەیمە لە دنیای زانستدا دەوڵەت نەتەوە کارەساتی زۆری خۆڵقاندەوە بەشێکی ئەو کارەساتانەشی بەسە زانستدا هێناوە زانستی علومی سیاسی زانستێکە کە 100% لە منداڵدانی دەوڵەت نەتەوەدا لەدایک بوو ئێستاکانەش هەر لە سۆنگەی دەوڵەت نەتەوە لە پەنجەرەی دەوڵەت نەتەوە دەڕوانێتە ژیان کۆمەلگا و هەموو کەرتە جۆرا و جۆرەکانی ناو کۆمەلگا و ناو سیاست بۆیە ئەمە هەمیشە بەلا ڕێماندا دەبا و هەوڵ دەدا زیاتر بە ساختارەکانەوە مەشغوڵمان بکاتاکو بە ئەسلی مەسەلە ئەوەی کە لە ئەسڵدا لە ئارادا هەیە دەوڵەت نەتەوە بۆ خۆی گەورەترین دیاردەیەکە بۆ چاواشەکردنی کۆمەلگا خۆی وەکو دەوڵەتی کۆمەلگا و دەوڵەتی نەتەوە پێناسە دەکات بەڵام هیچ دەوڵەتێکمان نیە لە تاریخدا کە دەوڵەتی نەتەوە بوو بێ و بەرژەوەندەکانی نەتەوەی پاراست بێت دەوڵەت نەتەوە هەمیشە ساختارێکی سیاسی بۆ لە ناو چینێکی تایبەت لە ناو کۆمەلگادا ئەم چینە تایبەتە بە خۆ داسەپاندنی بەسەر جونگەکانی دەسەڵات بەسەر سازکردنی پاوانە بەسەر کەرتی ئابووریدا هەوڵی داوە جونگەکانی دەسەڵات بگرێتە ژێرخۆی و لەم چوارچێەوە دەوڵەت بخاتە ڕاهەندێکەوە کە انحساری زیاتری ئابووری پێش بخا و لەو چوارچێوەدا ڕۆژ بە ڕۆژ بەرژەوەندەکانی چینێکی تایبەت لە کۆمەلگادا دەستەبەرکە هەر بۆیە لە پێناو دەوڵەت و لە پێناو نیشتمان و هەموو شتانی کە وەکو دیاردەی پیرۆز پێناسەیان دەکا وەکو ئاڵا وەکو خاک وەکو نیشتمان ڕاحەت دێنێ شەڕی نەتەوەی ئێعلان دەکات لە پێناو پیرۆزەکاندا بەڵام هەر شوێنێکیش بەرژەوەندەکانی چینی دەسەڵات کەوتە ژێر مەترسیەوە پاشەکشە دەکا لە خاک پاشەکشە دەکا لە هێماکان پاشەکشە دەکا و لە پێناو پاراستنی دەسەڵات ئامادەیە بە هەموو مانۆڕێکی سیاسی و بە هەموو تعویزێکی سیاسی هەر ئەمە نیشان دەدا کە ئێمە لە ڕاستیدا شتێکمان بەناوی دەوڵەتی نەتەوە نییە لە ئەسڵدا ئەوەی کە هەیە تەنها فریودانێکی کۆمەڵگایە ئەمن دەمێت لێدا باز لە دووشت بکەین ڕاهەندێک هۆکارەوەی کە تێڕوانینێکێ بۆ ڕەتکردنەوەی دەوڵەت نەتەوە لەبەر ئەوەیە کە بەپێی ئەم سەردەمە و نێو دەگەڵ سەردەمی ئەمڕۆکانە ناگونجێ ڕەهەندێکیشی ئەوەیە کە تەنها ساختاری نییە بەڵکو لەبەر مەسەلەیەکی ناوەڕووکی دیاردەی دەوڵەت نەتەوەیە کە لە ناوخۆیدا دیاردەیە کە هەمیشە پێویستی بە سازکردنی ئێمەیەک و ئەوانێکەیە لە پێناو ئێمە و ئەواندا هەوڵدا بەردەوام سنوورەکانی ئەتنیکی ڕۆژ بە ڕۆژ تەنگتر بکاتەوە ئێمە یەک ساز بکە کە تەگڕەنگە کە هۆمۆژێنە واتە یەک زمانی هەیە یەک ئاینی هەیە یەک زاراوە هەیە یەک تێڕوانینی هەیە هەمویان لە چوارچێوەی جوغرافیایەکدا دێنێ و لە چوارچێوەی ئاڵا لە چوارچێوەی دین لە چوارچێوەی وەرزش لە چوارچێوەی ئەدەبیات لە چوارچێوەی هەموو ڕەهەندەکانی ژیانی کۆمەلگادا تاکێک ساز دەکا هاوڵاتیەک ساز دەکا کە نەتوانێت لە ژێر دەرەوەی چوارچێوەی دەسەڵات و تۆریتەی دەسەڵات دابنێتەوە زۆر کاک شەماڵ بەداوای لە کاک شەماڵ داوای لێبوردنەکەم پامەکەت کاک شەماڵ پامەکەت گەیت زۆر سپاس کاک شەماڵ داوای لێبوردنەکەم کەواتە دەوڵەت نەتەوە یەک لە واقعدا دەوڵەتی نەتەوە نییە نوێنەری چینی دەسەڵاتداری کۆمەلگایە و لە هەمان کاتدا دەوڵەت نەتەوە ئەویدی دروستەکە و بە ئەویدی دروستکردن ئابێتە هۆی دوژمنی دروستکردن و ناتوانێت دموکراسیەک و با بڵێن ژیانێکی هێورانەی هاوبەش دروست بکە دکتۆر بەهروس چه وەڵامێکت بۆ ئەوە هەیە چه تەزمینەکەی دەوڵەت نەتەوەی کوردیە کە جەنابەت بە شوێنێک دەچیت یەک ئەویدی دروست نەکات ناوخۆیدا غەیرە کورد نەکات بە ئەویدی و سەرکوتی نەکات دوو هەم نەبێتە داردەستی با بڵێن چین دەسەڵاتدار لە کۆمەلگادا پێش هەموو شتێک دەبێت بڵێم کە ئەو نمونەیە کە لێرەدا باس دەکرێت نمونەی فاشیزمی ئیتالیا لیان
یان نازیسمی آلمان یان چند ولاتی دیگه اروپا و چند دولتی فاشلی روجلاتی ناوراست و پروژه نتوسازی یعنی ناتوان بلیم فاشلیان سرنکوتوی کرد ئەوە ناتوانێت ببێتە پێوەەر بۆ ئەوەیە کە پروژەی نەتەوە دەولەت پروژەیەکی سەرنەکەوتووە ئەو لە زەمانەکەیدا نەبێت ئێستا ئەمن هیچ ئالتەرناتیڤێکی دیکە لەو دنیادا نابینم ئەم پێم سەیرە کە کورد لە دنیادا 200 دەولەت هەیە زۆری زندون زۆری ڤایتەلن زۆر ئەون کە کورد هەستێ بڵێ وەڵا ئێمە ئەوەندە پاشکەوتین ئێمە قۆناغی نەتەوە دەولەتمان تێپەر کردووە دەبێت ڕێگایەکی دیکە بۆ بدۆزین ئەو کوردێکە لە ناو خۆیدا ناوعێکی ئینسجامی ئەویان دروست کۆمەڵاتیان دروست نەکردووە ئێوە باسی کۆمەلگاتان کرد کە ئێمە باسی نەتەوە دەولەت دەکەین نەتەوەمان کە باس کرد ئەمە زۆر گرنگە کە نەتەوە دیاردەیەکی بە تەواوی ئاسۆییە یعنی چەپ و ڕاست و باش و جاش و خراپ و چاک و زەنگین و فەقیر و ڕەش و سپی ئەنواعی دینەکە دەبێت لە خۆیدا بگونجێنە یعنی گفتمانی نەتەوە گفتمانێکی شمولی بە معنای ئەوەی لای خۆمان گشتکرد یا ئینکلوسیڤە ئەوە نییە کە ئیدۆلۆژی تەبەقەیەکی ئەو بکات تەمسیلی نوێنەراتی ئیدۆلۆژی تەبەقەیە بکات یان ئەسڵەن تەمسیلی ئیدۆلۆژیکێک بکەن مەسەلەی نەتەوە دەولەت دەستەبەرکردنی مافی مرۆڤە مەسەلەی دروستکردنی ئوتۆپیایەک بە پێی بۆچوونێکی ئیدۆلۆژیک سۆسیالیست بێ یان چەپ بێ ڕاقاوەی بێ سوور بێ وشین بێ ئەوە نییە لە نەتەوەیەکدا پارتی چەپیش هەیە ڕاستیش هەیە ناوەڕاستیش هەیە حتا مەسەلەن بڵێن ئفراتیش هەیە ئەکسترێمیش هەیە کە ئەگەر خۆی بە پێی پارامێترە دموکراسیەکان بگونجێنە یعنی دەتوانێت بیر و بۆچوونی هەبێت بەڵام ئەوەی کە چۆن دەسەڵات دەتوانێت خۆی دەسەڵاتێک بێ کە بەردەوام لە هەوڵی قەبزەکردنی قودرەتدا بێت چۆن دەتوانێت دموکراتیک بێت کەشە لێرەدایە تەماشا بکەن ئەمە تێگەیشتنیەکەیە کە پێی وایە ناسیۆنالیزمی چینی سەردەست چەوسێنەرە ناسیۆنالیزمی چینی ژێردەست ئازادیخواز و پێشکەوتنخوازە ئەم تێڕوانینە تێڕوانینێکی سەقەت و هەڵەیە چونکە ئێمە لە چەندین تێوریمانێ تێوریەکێک کە دەڵێ هەمیشە شۆڕش منداڵەکانی خۆی دەخوا تێوریەکی تریشمان هەیە دەڵێ چەوساوەکان لە دوای گەشتن بەدەسەڵات دەبنە چەوسێنەر ئەمە هۆکارەکەی ئەمە چییە؟ هۆکارەکەی ئەمەیە کە لەبەرەمەیە چەوساوەکان ئەمە کێشە لە شۆڕشدانەیە کە شۆڕژ منداڵەکانی خۆی دەخوا ئەلێردا کێشە ئەلێرەدایە کە چەوساوەکان هەمیشە بە کەڵەگوڕتن لە ئایدۆلۆژیای دەوڵەتی چەوسێنەر دێنن تێکۆشان دەکەن لە دەرەنجامدا هەمان ساختار پێک دێنن کە ئەم ساختارەی پێک دێ ناتوانێت بە شێوازێک ڕەنگە جۆراوجۆرەکانی کۆمەلگا لە خۆ بگرێ ئێمە نمونێکی زۆر بچوک بینین ئەمڕۆکانە لە کوردستاندا چۆن ئێمە دەتوانین پێناسەیەک بۆ نەتەوە بکەین لە کاتێکدا ئەم تعریفێک کە ناسیۆنالیزمی کوردی لە کوردیکا کورد ئینسانێکی سونیە بە زاراوەی سۆرانی قسە دەکات جوغرافیایەکی دەستنیشانکراوی هەیە لە کاتێکدا ئەم ئیستلاحە ئەم پێناسە وشکە هەموو ڕەنگە جیاوازەکانی کۆمەلگای کوردستان دەروی خۆی دەهێڵێتەوە کاک شەماڵ هەل لێرەدا کاک شەماڵ ڕێم پێ بدە هەل لێرەدا دکتۆر بێهروز ئەوەت قبوڵە کاک شەماڵ دەڵێت تعریفی ناسیۆنالیسمی کوردی لە کوردێکی سونی سۆرانی زارا ئەوەت قبوڵە و ڕخنە بەداخەوە من پێمە دکتۆرینی ناسیۆنالیزمی کوردی هەر نییە ئەوەیە هەر کەسێک بە پێی زەوقی خۆی بە پێی بۆچوونی ئایدۆلۆژیکی خۆی بۆ خۆی تعریفێکی لە کوردایەتی کردووە دکتۆرینێکی کوردایەتی وجودی نییە ناسیۆنالیزمی کوردی ناسیۆنالیزمێکی تەدافعیە واکنشیە ڕێئاکتیڤە حتا لە ناو سەریدا لێنەدا خۆی هەست بە کوردبوون و کوردایەتی نەکردووە ئەوەی ئەمە وەحمە کە بڵێ ناسیۆنالیزمی چینی سەردەستەیە چینی ئەوە هەیە بەڵام ڕاستە ناسیۆنالیسمی نوع شێوازێکی ناسیۆنالیستی ترادیسیۆنالیست یان دەریتی هەیە لە ناو کووردا ناسیۆنالیستی مۆدرنیستیش هەیە کە هەندێک جا بەرەو بە پەروەرژۆنی ئەو دەچێت ئایدۆلۆژیکەوە دەچێت ئەمە شتێکی دیکە کە ئێمە مەسەلەی ناسیۆنالیست کە گوتم مەسەلە ئەوە نییە ناسیۆنالیزمی چینی سەردەست و چینی نازابچی مەسەلەی ئەسڵەن نەتەوە مەسەلەی چینیە بۆچوونی ئەمە بۆچوونێکی مارکسیستیە ئەتۆ کاکە بۆچوونێکی سۆسیالیست و مارکسیستی ئەسڵەن ئیدۆلۆژیک بە پێی سپێکترومی ڕاست بۆ چەپ کە لەسەر مەسەلەی بە شێوەیەکی
ئەستونی تەماشای دەکە لەسەر تەبەقە بینی لەسەر مەسلەی نەتەوە تەطبیق بکەی دروست نابێت مێتافیزیکی بۆی ئەسەن جێگای دکتۆر بێهروز دقیقش کاک شەماڵ نییە لەو تێڕوانینەی کە باڵ لە چین دەکا ئەم چینە بە پێی تەبەقەی کارگەری یا تەبەقەی کارفەرما ئەمباز لە چین ناکەم چین لێرەدا لە سۆنگەیەکی دەسەڵاتەوە ئەو چینەی کە دەسەڵات بەدەستەوە دەگرێت و ڕەهەندەکان هەموو دام و دەستگاکانی کۆمەلگا دەخاتە ژێر ئینحیساری خۆیەوە دەخاتە ژێر پاوانی خۆی لەو سۆنگەی ئەوم باسیەوە دەکەم ئێوە تەماشا بکەن باس لەوە دەکەن کە ناسیۆنالیزمی کوردی نیە ئەمە وانە شتێک بە ناوی ناسیۆنالیزمی کوردی هەیە ڕاستە ناسیۆنالیزمی کوردی تەواو ناسیۆنالیزمێکی شکست خواردوویە ناسەرکەوتوویە و نەیتوانێەوە تا ڕۆژی ئەمڕۆکانە سەرکەوتوی بێ مێژووی 75 ساڵی ڕابردووی بزوتنەوە سیاسەکانی کوردی هەر لە سەردەمی کۆمەڵی ژێکافەوە بگرە هەتاکوین ڕۆژگاری ئەمڕۆکانە دیکە هەموو لێگەڕینی ناسیۆنالیستین و کاک شەماڵ ئالتەرناتیڤت چیە کاک شەماڵ ئالتەرناتیڤ کاک شەماڵ کاتمان کەمە ببوورە ساختارێکی سیاسیە ئالتەرناتیڤەکە چییە پێناسەیەکی نوێ لە نەتەوە بکە نەتەوە بتوانێت وەکو پرۆسەیە کە لەزگی دەوڵەت نەتەوەدا لەدایک دەبێت تەماشانەکە تەماشاکەن بەڕێز وەرجەلان تێوریەکی هەیە ئەو باز لەوە دەکا کە نەتەوە وەکوەوەی کە لە سەدەی هەژدەدا لەدایک دەبێت لە چوارچەوەی دامەزاندن دەوڵەتەوەدا ئەمە ڕەت دەکاتەوە ئەو باز لەوە دەکا کە نەتەوە بەشێکە لە پێشکەوتنی سروشتی کۆمەلگا وەکو دیاردەیەکی ئۆرگانیک بەردەوام لە پێشکەوتندایە سەردەمی ئێمە قەبیلەمان هەیە سەردەمی کلانمان هەیە سەردەمی گەیشتن بە ئەتنیسیتەمان هەیە و لە دەرەنجامی ئەمڕۆتەدا گەیشتن بە نەتەوەش هەیە نەتەوە شتێکە لێگەڕینی کۆی ئەندامەکانی کۆمەلگایە بۆ گەیشتن بە ساختارێکی سیاسی هاوبەش ئەم ساختارە سیاسی هاوبەشە دەتوانێت هەر چەشنە فۆرمێکی جیاواز لە مدیرێتی ئیجتیماعی لە مدیرێتی سیاسی و ئابووری بێت زۆر چاکە کاک شەماڵ داوای لێبورد نەکەم چون کاتمان کەمە کاک شەماڵ داوای لێبورد نەکەم دکتۆر بێهروز پێت وایە ئەو ئالتەرناتیڤە کە کاک شەماڵ پێشنیاری دەکات دەڵێت بەڕێز وەرجەلان تیۆریزەی کردووە و ئێستا هەندێک لایەنی سیاسی با بڵێن ئەوانەی کە لە نزیکن لە بیرۆکەی بەڕێز وەرجەلان لە سووریا خەریکن تعقیبی دەکەن دەتوانێت مافی نەتەوایەتی کوردە سەبەرکایان نا من ئەوەندەی کە لە پەیماننامەی کەجەکە تێگەیشتم ئەوان چەند خاڵەکە کە لە چەند 43 مادەی پێمە پێکاتوە من بەشێکی لە بە باوەری من چاوەشەکاری لە تاریخدایە یەک لە سەرەوە تعریفکردنی نەتەوە ئەسڵەن چەمکی نەتەوە تێدانیە جگە لە نەتەوە سەردەستەکان ئەوە لە بیرمانەچێ لەوێدا ئەوەی کە باسی کۆنفدرالیزمی جوواکی دموکراتیک لە ڕۆژهەڵاتی ناویندا دەکات کە لەوێدا وەکو کۆنفدراسیۆنێکی گلۆبال لە ئی دموکراتیک لە کەجەکەدا دەدرێت ئەو باسی ئەویش کرا دەمێت باسی ئەو خاڵە مهمە کە باس دەکرێت لە پەیماننامەی کەجەکەدا کە کورد عەشیرەتێک پێکهاتم لە کلانێک کە لەناو خۆدا دموکراتیک بوون تژی نازام سەردەستەکان ئەوەیە کە کاک عەشیرەت کەی دموکراتیک بووە کە دەوازی سیستمی عەشایری بکەیت ئەو حەزبەی کە لە هەموو حیاتی خۆدا تژی عەشیرەت قبیلە جەنگی کردووە کەچی بۆ مەشروعیەت بەخشین بە سیاسەتی بە ئیدۆلۆژی خۆی باسی قەبایلی کورد دەکات کە مەسەلەن ئەویان کردە ناوعێک ئەوەی کە لە کەجەکەدا باسی کەجەکە من باسی شتی دیکە هەموڵاتینی وڵاتانی نەتە دەوڵەتی ئێران و تورکیا و عێراقاوەنا و هەموڵاتینی چی شارۆمەندی کەجەکە کە هەر کەسیش دەبێت لە کۆمۆنێکدا خۆی ئۆرگانیزە بکە ئەو بەپێی ئەم پەیماننامە ئەو کۆمۆنانەش تابعی کەجەکەن کۆمەجوواکی کوردستان و کۆمەجوواکی کوردستان زۆر چاکە کاک شەماڵ فەرموو چون کاتمان نەماوە دکتۆر بێهروز کاک شەماڵ فەرموو کاک شەماڵ وەڵامێک تێبەوە 30 ثانیەمان ماوە باسی دەکەم ئەمە تێوریەکانی بەڕێز وەرجەلانە بۆ تێگەیشتن لەم تێوریانە سەرلەدان لە پەیڕۆ پرۆگرامی حیزبی ناتوانێت هەموو لێکۆڵینەوە فکری و سیاسی فەلسەفیەکان شیکاتەوە بە پشتبەستن بە سۆسیۆلۆژیای ئازادی کە یەکێک لە کتێبەکانی بەڕێز وەرجەلانە لێدا بە دوور و درێژی باز لەمە کراوە ئەم وەکو باسم کرد ئێمە وڕکانە لە کوردستاندا ساختارێکی سیاسیمان پێویستە کە بتوانێت بە پێی ئەم سەردەما هەموو چین و توێژەکانی کۆمەلگا لە خۆ بگرێت بتوانێت وەڵامی هەبێ بۆ هەموو ئەو هاوڵاتیانەی کە لە دەرەوەی ئەتنیکی کورد
یا بڵێنێتەوەی کورد پێناسەیان بۆ کردراوە و بتوانێت بە ساختارێکی دموکراتیک ساختارێکی نەرم پێکاتێکی سیاسی پێکبینەکان پێکاتی سیاسی بتوانێت مافەکانی تاک مافەکانی کۆمەلگا مافەیەکانی یەکسانی نێوان ژن و پیا و زۆر سپاس کاک شەماڵ داوای لێبوردنەکەم کاتمان نەمازانم زۆر سپاس لە هەردوومیانی بەرنامە دکتۆر بێروت شوجاعی و شەماڵی بەشیری و ئێوەی ئازیز کە تا کۆتایی ڕەون لەگەڵمان بوون تا بێگەیشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن.